شامڕۆ ڕۆژی زمان و کولتوری تورکمانیە من میوانێکم هەیە لە ستۆدیۆ محەممەد دڵشاد بەڕێوەبەری ڕۆشنبیری و هوەری تورکمانی بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24 پیرۆزباییتان لێ یەکەین بە بۆنەی ڕۆژی زمان و کولتوری تورکمانیەوە پێم خۆشە هەر بە زمانی خۆتان پیرۆزباییە ئاڕاستی خەڵکی خۆتان بکەن. زۆر سپاس بۆ کوردستان 24 تابی بجون کوردستانی جرمدۆر شاشاسنان ترجمان ملتنا تبریک درخ دیل و چلتور جونه umarım bu faaliyetler devam etsin. Umarım biz ki Türkmen Genel Müdürlük edebilir devam edek ki milletimize hizmet edek ve hükümeti Heremi Kürdistan'da ki bizimle bir yardıma edire devam etsin. İnşallah cun bacun zavayettir milletimize hizmet ederek sağ olun. باش جارێشتر پیرۆستان بێت. زۆر سپاس. بێگومان ئەم ڕۆژە بە بڕیاری پەرلەمانی کوردستان دیاری کراوە ئەمە چەندێک گرنگ بوو بۆ ئێوە وەکو تورکمان لە هەرێمی کوردستان. بەڵێ بێگومان ئێمە وەکو پێکهاتەی تورکمان ساڵانێک بوو داوامان دەکرد کە بۆ نەفەرمیەکانمان لە پەرلەمانی کوردستان گرنگی پێ بدرێ و هەروەها ڕۆژەکان دیاری بکرێ بە خۆشحاڵیەوە لە دوای دامەزرانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە 12 یەکی ساڵی 2020 بڕیاردرا کە دوو بۆنەی پێکهاتەی تورکمان یەکەمیان لە هەفتەی 11 ڕۆژی زمان و کەلتوری تورکمان بێ هەموو ساڵ و لە 25 دوی هەموو ساڵێک ڕۆژی ڕۆژنامەکەری تورکمان. بە سوپاسەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروها سوپاسی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە توانیمان لە ڕێی فراکسیۆنە جیاکانی پەرلەمانی کوردستان ئەم بۆنەیە بەڕسمی بکرێتن بە یاسای پەرلەمان بکرێتن و هەروها ساڵانە ئێمە ئەو یادە مەزنە بکەین و لە ئەنجامدانی کار و چالاکیەکانمان و هەروەها گرنگجیدانە بە زمان و کەلتوری خۆمانە ساڵانە ئێمە چەندین ساڵاشی ئەنجام دەدەین. ئەم ساڵ بە باشمان زانی سەردانی قوتابخانە تورکمانیەکان بکەین بە یاوەری بەڕێز مناقاوەتی کە ئەندامی پەرلەمانی کوردستانە و هەروها مامۆستا سەباح بنە کە بەڕێوەبەری گشتی پەروەردەی تورکمانە سەردانی قوتابخانە تورکمانیەکانمان کرد لە نێزیکەوە لەبەرەوەی قوتابخانەکان خاڵێکی گرنگن بەنسبەت زمانی پێکهاتەی تورکمانی هەرچەندە ئێمە لە ڕێی هونەر و کەلتورەوەش خزمەتەکی باشی زمان و کەلتوری خۆمان دەکەین بەڵام قوتابخانەکانیش بابەتەکی سەرەکیە لە بۆ خزمەتکردنی زمان و کەلتوری پێکهاتەکەمان. چەند قوتابخانەی هەیە لە قوتابخانە تورکمانیەکان قوتابخانەی ناوەندیمان هەیە هەروەها داینگەمان هەیە و هەروەها قوتابخانەی ئامادەیی کوڕان و کچانیش هەیە نێزیکەی 15 قوتابخانە هەیە لە شاری هەولێر وەکو قوتابخانەی تورکمانی لە سنووری پارێزگای هەولێر. باش لە هەرێمی کوردستانە تەنها یاسا دەرکراوە بۆ ئەم بابەتە یان نەخێر دەرفەتیش دراوە و هاوکاری و هەماهەنگیش هەیە بۆ بەرەو پێشبردننی ئەم پرۆسەیە. بەڵێ بێگومان خۆی کە یاسا دانرا و یاسایەکە جێبەجێ کرا دەرفەتیش دەبێتن و حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گۆڕانکاری و نوێبوونەوەش کرا لە بەڕێوەبەرایەتی گشتیەکانی پێکهاتەی تورکمان وەکو ئەوەی لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی تورکمانی و هەروها لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری تورکمانی گۆڕانکاری کراوە هەروها پاڵپشتیەکی باشیش کرا. ئێستا ئەمە لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری تورکمانی چەندین کتێبی زمانی تورکمانیمان چاپ کردووە هەروها بۆ چەند شاعیر و نووسەری پێکهاتەکەمان ئەوەش بەخۆی گرنگەیەکی باشە و خزمەتەکی باشە بە زمان و کەلتوری تورکمان. ئێمەش وەکو حکوومەت مامەڵە دەکەین بەڕێوەبەرایەتی گشتیمە ڕاستە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری تورکمانە بەڵام سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو پاڵپشتەیەکە لە بۆمە دێتن لە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانە لە دوای ئەوەی کە لە ساڵی 2020 کە یاسای پەرلەمان دانراوە دوو ڕۆژ لە بۆ پێکهاتەی تورکمان دانرا بێگومان پاڵپشتێکی باشیش کرا و خزمەتەکی باشیش کرا تا ڕادەیەک سەرڕای هەبوونی ئاستەنگ و قەیرانەکان بەڵام خزمەتەکی باش کرا بە ناساندنی زمان و کەلتوری پێکهاتەی تورکمان کە پێکهاتەکی ڕەسەنی شاری هەولێرە بە تایبەتی و هەروها لە ڕووی زمانەوانیەوە زمانەکی دەوڵەمەندی هەیە و زۆربەی خەڵکی هەولێر خەڵکەکی زۆر لە هەولێر ئەو زمانە پێڕەو دەکا بە تایبەتی لە بازاڕی هەولێر. ئێمەش تا ڕادەیەک توانیمان ئەو زمانە بپارێزین و زیاتر گرنگی پێ بدەین لە ڕێگای ئەدەب و شعر و هەروەها لە ڕێگای نووسینی بابەتی ڕۆژنامەگەری. باش ئەگەر بەراوردێ بکەین لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە
پێت وایە لەسەر ئاسی عێراقیش هەمان گرنگی بە پێکهاتەکان بەگشتی و پێکهاتی تورکمانی درراوە وەکو پێکهاتەی تورکمان ناکرێت هیچ بەراوردەکەی بە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق یعنی نەستە قالبی مجاملەی بەڵام بابەتەکان وازحە ئەمڕۆ پێکهاتەی تورکمان لە سای حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستان هەم مافەکانی خۆی بەدەستینایەوە زۆربەی ئەو داواکاریانەی کە داوای دەکات لۆی جێبەجێ دەکرێت و پێکهاتەی تورکمان لە هەرێمی کوردستان پێکهاتەی دووەمە نەتەوەی دووەمە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش لە ڕێی لە بابەتە سیاسیەکان هەروەها لە بابەتە کەلتوریەکان و لە گشت بوارەکاندا خزمەتێکی باش کراوە هەروەها هەموو کات ڕێزێکی تایبەت لە بۆ پێکهاتەی تورکمان لە سنووری هەرێمی کوردستان دانراوە بەراوردی بکەین بە حکوومەتی عێراق ئێمە لە حکوومەتی عێراق هیچ دامەکمان نەبووە و پێویستیشمان پێنەوە داواشمان نەکردیە بەڵام هیچ دامەکمان نەبووە و هیچ دەورەی ئەوهایان نەبووە لە بۆ خزمەتکردنی پێکهاتەکەمان بەداخەوە ئەمە لەو منتیقانەی کە لە سنووری حکوومەتی عێراقینە نەتەوەی تورکمان لە دەست سراعەتی گەورەی مەزهبی و لە دەست سراعەتی سیاسی دەناڵێنی ئەگەر بردبین لە بابەتەکان ئەگەر سیر بکەین کە پێکهاتەی تورکمان ئەوەی لە سنووری حکوومەتی عێراقدا چەندین کێشە و گرفتی هەیە بەڵام ئەو تورکمانانەی کە لە سنووری حکوومەتی هەرێمدا هەمیشە خۆشببختانە لە کەشوهایەکی ئارام دەژین و هەروەها هەموو کات داواکاریەکانیان جێبەجێ کراوە. باشە بەڕێز محەممەد دڵشاد بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری تورکمانی سپاس سپاس بۆیەوە.